ئەگەر گۆرانی بێژی، ئەگەر کۆرۆنات گرتووە، ئەگەر هیلاکیت بەدەست هیلاکبوونی ژێکانی دەنگتەوە بە قورکتەوە، پەرداخی ئاو لەگەڵ دەستا بێنە و تا کۆتایی بینەری ڤیددیۆکە بە بزانە چ سوودێکی هەیە بۆ ژێکانی دەنگت. سڵاو هاوڕێیان، بەڕاستی ماوەیەکی زۆرە ڤیددیۆم نەکردووە لەبەر سەرقاڵی خۆم ببەخشن کە نەمتوانی وەڵامی پرسیار بە پرسیاری هاوڕێکان بدەمەوە یاخود دەنگبێژەکان یاخود خوێندکارەکان کە پرسیاریان کردووە. بێگومان هەر کاتێک بۆم گونجا منیش بەپێی پێویست و بەپێی پرسیارەکانی ئێوە بە چاوان ڤیددیۆتان بۆ ئامادە. یەکی لەو پرسیارانی کە زۆر دووبارە ئەبێتەوە کە ئەویش ئەوەیە پرسیارەکان کەکەن دەڵێ قورگم زۆر زوو هیلاکە بێ یاخود لە کاتی گۆرانی وت نادەنگمە نووسێ یاخود بەیانیان هەڵەسم لە خەو دەنگم قورگم نووساوە و یاخود هەمیشە قورگم هەستەکەم مشکە. زۆرێک لەم پرسیارانە کە دەکرێت هەندێکمان کە بەیانیان زوو لە خەو هەڵەسین هێشتا دەنگێ نەکراوەتەوە ماوەیەکت پێچی هەتا ژێکانی دەنگت بڵێن یاخود دەنگ دەگۆڕێت قساکەیت و یاخود شەو درەنگە خەوی. ئەمەیەکێک لەو نیشانانەیە کە تۆ تێرخەو نەبوویت ژێکانی دەنگە بە جوانی چۆنەڵی سراحەتیان نەکردووە. هەر بۆیە پێویستەکە تۆ لە شەو ڕۆژەکانی بتوانیت 7 بۆ 8 کاتژمێر بخەویت بۆ ئەوەی بتانی ئیسراحەت بەژێ دەنگەکانیش بکەیت. هەنێک جار هەڵامەت قورگێشە کۆکە ئەمانە یاخود کە لە دوای کۆرۆناوە کە هەموو یەکێکمان گرتومانە هێلاکی قورگین ماندوو دەبین بەدەست قورگمانەوە سەیرەکەین لە کاتی گۆرانیتنەکانە بە جوانی گۆرانەکەت بۆ ناوترێ نەشازەکەی تەنگە نەفەسەبی هەناسەت کورتە بڵێن زۆرێک لەم نیشانانەی کە لە دوای نەخۆشیەکەم و بەشی خۆی نیشانەکان جێدێڵە. ئەمەش پێی دەوترێ ڤۆکەل فەتیگ. ڤۆیس فەتیگ واتە دەنگێکی شڕ و ماندوو بریتە لە جوان نەچڕینی گۆرانی و یاخود توانای قسە نەکردن بۆ ماوەیەکی زۆر و ماوەیەکی کاتی. هەندێک جار یەکێک لە نیشانەکانی کە لە قورگتدا دەردەکەوێ لەوانە دەنگت وەک حیلەی ئەسب دەردەچێ ناتوانی دەنگ بەرز بکەیتەوە و قسە بکەیت یاخود لە تۆنلادان واتە نەشاز زۆر دەکەیت. گڕبوونی دەنگ پچڕان هێزی زیاترت پێویستە بۆ دەنگە بەرزەکان و هەندێک خاڵی تریش. ئەمڕۆ باز لە ڤۆکەل فەتیگ دەکەین. ڤۆکەل فەتیگ واتە قورگێکی شڕ یاخود با بڵێن قورگێکی هیلاک ماندوو کە نییە لە هیچ کەسێک لە دنیای نییە تووشی قورگێشە نەبوو بێ تووشی ڤۆکەل فەتیگ نەبوو بێ. مەسەلەن بۆ نمونە تۆ بەیانیان هەڵەسی شەو تێر نەخەوتویت و یاخود تا درەنگانێ دانیشتنت هەبووە گۆرانی دووتووە ئاوی ساردت خواردوێتەوە چوزانم شتی ساردت خواردوێتەوە ئەمانە هەمووی زیانی گەیاندۆ بە قورگت باژەکانی دەنگت. ئێمە بۆ نمونە ئێمەی گۆرانی بێژان بە تایبەتی تۆ ئەمەیە سیلاحی دەستی ئێمە کە تۆ ئەمەد ئیش نەکە ئیتر ناتوانانی بەچی گۆرانیڵی لەبەرەوە بۆیە بێ هەمیشە لە ئاگادارکردنەوەی بی هەمیشە ڕاهێنانی پێ بکەی هەمیشە چارەسەری بۆ بدۆزیتەوە بۆ ئەوەی کاتێکی زۆر دوور و درێژ لە هەمان حاڵەتانەبی بڵێن هەر بۆ ئاگاداریتان ئەو گۆرانی بێژانێ ئەو دەنگ بێژانێ یاخود ئەگەر هەر کەسێکی تۆ کەسێکی ئاساییت مرۆڤێکی ئاسایی گۆرانیش ناڵێ قورگێشان بڵێن یاخود دەنگ نووسان یاخود هەشتێک لەو بابەتە کە لە زۆرەکەی بخایەنێت 48 سەعات بڵێن چەند ڕۆژێکە خایەنێ بەڵام کە درێژەیدا کاتەکە لە 2 هەفتە زیاتر بوو ئەوە تکایە سەردانی پزیشکی تایبەتی بکەن بۆ قورگتان لەبەر ئەوەی ئەحمالی مەکەن لەبەرەوەی تۆ قورگت یەکێکە لەو وەسیلانەی کە قسەی پێگەی کە دەنگت دەردەیە کە تۆ ئەمەد ئیژنەکان ناتوانێت قسە بکەی ناتوانی گۆرانی بڵێ. هەنێک کات پرسیارەکرێ ئایا من مەسەلەن قورگمە ئێشێ ئەم بڵێن بۆ نمونە ڤۆیس فەتیگەم هەیە
زوو چاکەتمەوە ئەکەوێتە سەر و کەسەی نەخۆشەکە ینی گۆرانی بێژێک بۆ گۆرانی بێژێکی تر وە یاخود مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر کەسێک بۆ کەسێکی تر جیاوازە هەیە وەکوتم 2 ڕۆژە خایەنە قورگێشەکەی بەڵام هەشە لە 2 هەفتە و 3 هەفتە بەرە و مانگ زیاتری ژەڕوا دەنگەکەی باش نابێتەوە لەگەڵ مابن بزانن چارەسەری ڤۆکل فەتیک چییە یاخود ڤۆیس فەتیک و یاخود با بڵێن دەنگی شڕ دەنگی هیلاک دەنگی ناساس چییە؟ ئەماری سعید کوردتان لەگەڵای هاوڕێیان سڵاو لە هەمولایەکتان خۆشحاڵ بووم کە بینەری ئەم ڤیددیوی ڕەنگە ئەمە یەکێک بێ لەو ڤیددیوانەی کە باشترین سوودی لێ بینی بۆ ژێدەنگەکانی قورگت کە تۆیەکی گۆرانی بێژ یاخود تۆیەکی دەنگبێژ یاخود تۆیەکی فێرکار یاخود تۆیەکی سەرەتا دەست داوەتە گۆرانی وتن وە یاخود گۆرانی بێژ و هونەرمەندێکی گەورەی بێگومان ئێمەی گۆرانی بێژان خاوەن ئەم تەنهام ئامێرین کە سلاحێکە بەدەستمانەوە با بڵێن بتوانین کار و چالاکیەکانی خۆمانی پێ بکەین خزمەتی خەڵکی پێ بکەین لەبەرەوە تکایە ئاگاداری ژێکانی قورگت بە ئاگاداری ئەم ئامێری خۆت بە و لەگەڵمان بە تاکۆتایی بزانین سوود و ڕێنمایەکانی ئەم ڤیددیوە چییە؟ وەکوتم هەموو یەکێک لە ئێمە بە ڤۆکل فەتیکە تێپەڕیوە بڵین بەم شەڕبوونی قورگمان بەم حاڵەتە تێپەڕیون بەڕاستی وە بێگومان هەموو کارێک یاخود هەموو نەخۆشیەک دایمە 2 تایپی سەرەکی هەیە یەکێکیان باشە بڵین کەمێک باشێکیان زۆر خراپە بێگومان ئێمە باسی ڤۆکل فەتیکەکەین لەم ڤیددیوە کە هیوادارم درێژخانەکان نەبێت کە بۆ ماوەی 2 هەفتە و 3 هەفتە و مانگ تێپەڕێشتا چاک نابێتەوە هیوادارم ئێوە تووشی و حاڵەتە نەبن بەڵام لەم ڤیددیوە باز لە ڤۆکل فەتیکەکەین چۆن بتوانین چارەسەری بکەین تاکو سوودی لێبینین لەگەڵ مابن لایک و شێر و سەبسکرایبی ئەمە سعید کووردە کورد کۆچین بکەن لە هەچ کامێک لەم چەناڵانەوە دەتوانن ڤیددیۆکان ببینن هەچ گۆرانی بێژێک بتوانێت بۆ ماوەی 5 بۆ سەر و 6 سەعات زیاتر گۆرانی بڵێ و پرۆڤە بکا و دەنگی نەنووسێ کەوا بێ ئەوە خاوەن دەنگێکی تەندروستە یعنی بە ئاسانی هیلاک نابێت بەڵام بەداخەوە ئێمە لە بەرەوەی ڕاهێنان کردنمان کەمە هەر ئەوەیە تۆ خواخواتە بەناوبانگ بیت و خێرا بچیتە سەر ستێج و یاخود گەعدە بکەیت و دانیشتن بکەیت و دەرکەویت و ڤیددیۆکانە بەرز بێتەوە تۆ ئەوەت لا گرنگە بەڵام ئەوەت لا گرنگ نییە کە یەکەمین شت تۆ وا لێ دەکات ئەم ئامێرەی قورگتە بۆیە دەبێ هەمیشە بە بەردەوامی تکایە دووبارەی ئەەکەمەوە ئەوەی لە 2 هەفتە زیاتری پێچ و قورگ و دەنگی نووسابوو تکایە سەردانی پزیشکی تایبەتی بکات ئەجا بە ئەوەش بزانین ئەو ڤۆکل فەتیگەی بڵێن یاخود ئەو ئازار و قورگێشەیی کە تووشی گۆرانی بێژێکە بێ کە لە شوێنێکی داخراوی پچکۆلایە جگەرە ئەکێشن چوزانم نێرگە لە ئەکێشن هەشتێگە کێشن کە هەواکەی ژینگەکەی پاک نییە قورگێشەکەی جیاوازە لەگەڵ هونەرمەندێکی ترا یاخود بڵێن لەگەڵ گۆرانی بێژێکی ترا کە کۆنسێرتێک لە قاعەیەک و لە هۆڵێکی گەورەی فراوان ناکات ئەمە کابێ نەخۆشەکانیش هەمیشە خیانەتمان لێ دەکەن ئێمە دەبێ وا بڵین هەمیشە خیانەتمان لێ دەکەن باشە من گۆرانی بێژم ئەویش گۆرانی بێژە بۆ قورگێشانەکەی من 2 ڕۆژ 3 ڕۆژە بەڵام هی ئەو لە 2 هەفتە 3 هەفتە زیاتر بەردەوامی هەیە کەوابێ ئەوەش پێیوەستە بەو شوێنەی کە گۆرانی لێ دەڵێ بۆیە دەبێت ژینگەکەت زۆر پاک بێ کە تۆ گۆرانی لێڵێ ئەنجا یەک ڕێنمایی گرنگی تر ئەوەیە کە یەزدان مرۆڤی بۆ ئەو دروست نەکردووە 24 سەعاتە 7 ڕۆژ لە هەفتەیەکا بەردەوام کار بکە و هەست بە هیلاکیش نەکە نەخێر لەبەرەوەی تۆش مرۆڤی لە گۆشت و خوێن دروست بووی هەمومان باشە نەبێ گەعدەت زۆرە چوزام کۆنسێرتت زۆرە بەردەوام کارەکەی با هیچ نەبێ لە هەفتەیەکە 2 ڕۆژ بۆ حەوانەوەی خۆ دابنێ
جەستەت ماندووە قورگت ماندووە بۆ ئەوەی لە ماندوێتی تۆزێک ڕزگاری بکەیت و تووشی بۆی دوای ئەوە تووشی هیلاکبوونی زۆرتر نەبی قورگێشەکە زۆرتر بخایانێ. بۆ نمونە ئەگەر تۆ لە هەفتەیەکە هەر حەو ڕۆژەکە لایڤ میوزیک و گەعدەت هەیە هیچ نەبێت 2 ڕۆژی کەم کەرەوە لە هەفتەیەکە با بینی هەبێ ئیسراحەت بەخۆت بدەیت. مەسەلەن لە ڕۆژێکا 10 سەعات تەمرینەکەی با لە 10 سەعاتەکە بیکە بە 5 بینەکەی سەعاتێ دوان ئیسراحەتێک بە قورگە پاشان دەست بکەرەوە بە پرۆڤەکردن و گۆرانی وتنت. ئەمە پەیوەندی نییە بەوەی کە ئایا تۆ زۆر گۆرانبێژێکی مهمی یاخود زۆر گەعدە و دانیشتن و لایڤ میوزیکی هەیە یاخود تۆ زۆر بەناوبانگی و یاخود کۆنسێرتە زۆرە نە. وەکوتم هەمومان مرۆڤین، هەمومان ژێدەنگەکانمان هەیە، هەمومان خاوەن قورگین، بەڵام پێویستە هەمومان ڕەچاوی چەند ڕێنماییەکی تەندروستی بکەین بۆ ئەوەی بە شێوازێکی تەندروست ژێکانی دەنگمان بەردەوام بمێنێتەوە و بتوانین ئەو خزمەتەیەکەین بە 100% بە پاکی و بە جوانی بیگەێنین، نەک بە نەشازی گوێشی نەدەیتێ لەبەر ئەوەی وەڵا ڤیوت زۆرە، لەبەروی لایک و کۆمنتە زۆرە، نانەخێوانە. ئەمانەوە کوتم لە ئایندەدا دەبێتە خاڵێکی ڕەش بۆ کارەکانت. لەبەرەوە هەر لە سەرەتاوە گەر دەست دەکەی بە کاری گۆرانی وتن و گۆرانی بێژی تکایە بە تەندروستێکی جوانەوە بێت. هەموو ڕاهێنانێک کە لە چەناڵەکانەوە دامناوە، بڵین لە چەناڵەکەی خۆمەوە لە ئەمەل سەعید کوردەوە یاخود لەم چەناڵی ترەوە تا ناوەکانی لەسەر ئێرە نووسراوە، تکایە سەیری ئەو ڤیددیویانە بکەن بە بەردەوامی ڕۆژانە 10 بۆ 15 دقە ڕاهێنانی لەسەر بکەن کە زۆرینان نووسراوە ڕاهێنانی ڕۆژانە یەکەم جار بە ئەنتەرڤاڵەکان بڵێن مەسافات بە میانەکان دەست پێ بکەن، پاشان وەرە نەگەرە توانی لە ئۆکتاڤێکەوە لە 2 بۆ 2 پاشان بتانی ئەگەرە زانی مەدای دەنگ و قورگ بەرزترە بڵێن فراوانترە بە ئۆکتاڤ و نیوەک ڕاهێنانەکان بکە و وەرەوە خوارێ بۆ سەرەوە و بۆ خوارەوە. و یەک ئامۆژگاری تر با بڵێن ڕێنمایی تر کە زۆر زۆر گرنگە بۆ گۆرانی بێژان ئەوەیە کە ڕۆژانە 2 بۆ 3 لیتر ئاو بە قومقم خۆیتەوە، نەک بڵێ قڵب 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 ئاوە بە یەکسەری، ئەمە بەستمەوە مەهێڵە بە بەردەوامی دەمت وشک بێ، قورگت وشک بێ لە 2 لیتر بۆ 3 لیتر ڕۆژانە بتوانە ئەوە بخۆرەوە، یعنی لە 24 سەعاتە و یاخود لە ڕۆژێکە نەبێ 8 بۆ 10 پەرداخ ئاو بتانی بخۆیتەوە. ئەمە خۆی لە خۆیان هاوکاری دەکاتەوە بە تایبەتی شەوان پەرداخی ئاو بخۆ لە بەرەوەی لە مەعیدە تا دێتە سەروترەوە، ئەمە ڕیاکشنی خۆی داتەوە بە قوڕگ ناڵێ وشک بێت کە بەیانی لە خەو هەڵەسی. ئەمڕۆ ڕاهێنانێکی زۆر گرنگەکەین بۆ ئەوانەی کە هەمیشە قوڕیان هوشکە یاخود هیلاکە یاخود ماندووە، با بڵێن ڤۆکەل فەتیگ کەوتم هەموو یەکێک لە ئێمە تووشیم حاڵەتا بێ ئەوە نیە بڵێ تەنها هەر منمیان هەر تۆی تووشیەوە بین، نانەخێر هەمومان تووژە بین. من بێگومان پەرداخی ئاوم هێناوە توانیمە سەرەکەی داخم بە قەسەبێکەوە لە قەسەبەکەوە بە هەمهەمە اینجا تکایە ئەم ڕاهێنانە ئاگداری ئەم ڕاهێنانە بن، ئەمە ناچێتە بواری نێرگەلەوە بۆی کە زوایدانەنێ کە ئەمە نێرگەلە ئەوەی نێرگەلە ئەکێشێ کابێ ئەم ڕاهێنانەی کردووە نانەخێر لەبەرەوەی نێرگەلەش کێشەی خۆی هەیە تۆ ئەو هەناسە بڵین بەبڵ هەبلی بەبلەکەکەی گڵۆپەکەکەیتەنە ئاکە دوای ئەوە تۆ دووکەڵەکە دەرێنیتەوە. نە ئێمە ئەمانەوێ ژێکانی دەنگمان پاک بێ، ساف بێ، هیچ بەڵگەیەکی پێوە نەنووسێ، بۆیە ئەبێ هەمیشە ئاوی پاک بێ لە پەرداخێکا بێنە. بەڕاستی من بۆیە پەرداخە کەسەرەکەیم داخست و بڵێن نیوەم کردووە لە ئاو کە گڵۆپەکانی پێ دروستەکەی هەمهەماکەی بە ئاوەکە بڵێن ئاوەکەی دێتە دەرەوە گیانە تڕەکە، لەبەرەوە ئەمە باشترین شێوازە دووش بۆ ئەو کەسانی کە لە گەعدە و لە شوێنە قەرباڵغەکانە دانشین بۆ خۆتان سەلامەترە هەمیشە ئەو درینکانە بخۆنەوە بڵێن یاخود وش لە مەنیانە بخۆن یاخود کە پێتانە هی خۆتانە با سەرەکەی قەپات بێ سەلامەترە، با پیز نەبێ، با چوزانم شتی تێنەکەوێ. ئەم ڕاهێنانە پێی دەوترێت سترۆفۆنیشن بڵێن بۆ ڤۆکەل فەتیکە بۆ
هەمە ئەەکەی بە ناو قەسەبەکە بۆ ناو ئاوەکە هاوکاری دەکا لە چی لەوەی کە مەساج بە قورکتەکە تۆ بڵێن ئەم دوانی قورکتان ئەگەر ڕسمەکەی بەڵێ لەوێوە دیارە کە قسە دەکەی یاخود ئێستا حالیان من قسە ئەەکەم یاخود گۆرانی ئەڵەی ئەم دوانە بەریەک ئەکەون ئاوە تۆش لێرە تۆ دێنی مەساج بە قورکتەکەی هەتا هەموو هەناست بڵێن تۆنەکە درێژکەرەوە ئام سەر بۆ ئەو سەری ئەتوانی بەرزتری کەیتەوە وەخ دەتوانی نزمتری کەیتەوە نازانم من لە تۆنە نزمەکانە بڵین لە خوارەوە مرتاحتر بووم بە تەسەڕەکەم بۆ زۆرینەی ئێوە ژوابێ مرتاحترەبی بۆ کاتی پرۆڤەکردن ئەمە هەم مەساجکردنی ژێدەنیەکانی قورکتە وە لە هەمان کاتیشدا لابردنی پەڵغی و بڵێن بەڵغەم و پیسی و ئەوانەی کە بە ژێدەنیەکانتەوە نووساوە بێگومان لە دوای هەموو ڤۆکەڵ فەتیگێکەوە بتەوێ باشترین ڕاهێنان بکە یەک لەو ڕاهێنانە ئەمە باشترینیانە و ئەو وردەوردەکە ئەزانی خەریکە دەنگت چاگە بێتەوە ڕاهێنانی سایرنەکەیە بڵێن ئەوەی کرد تەقلیدکردنەوەی لاساییکردنەوەی دەنگی ئیسعاف و حەریقەکە بێگومان ئێستا من کیبۆردم لا نییە بەڵام ئەمە لێرەدا ئەمە چونکە هەموو هەڵەیەک لە ڕاهێنانە واریدە کەوابێ ئێمە مادام ڕاهێنانەکەین مەرجنێ ئێمە بۆ ئەگزاکت تۆن بگەڕین چۆنەڵێ یعنی دەقاودەق هەرەبێ کە من تۆنێک بڵێم نا لە کاتی ڕاهێنانە تۆ ڕاهێنانەکان بکە وردەوردە بە پێی زۆرتر ڕاهێنانکردن ئەو کاتە خۆت جیاوازی لە نێوان تۆنە هەڵەکانە و تۆنە ڕاستەکانە دەکەیت بە دڵنیاییەوە ئێستا هەوڵەدەم بڵێن ئەو ڕاهێنانی 5 دەنگی 5 بچمە سەرەوە بێمەوە خوارێ بەڕاستی من ئەم تۆزە پرۆڤم کرد هەستم بە جیاوازی ژێکانی قورگم کرد ئیتر با نەبێتە مۆبالەغە نازانم ئەگەر ئێوە لەگەڵ ما بن پرۆڤە بکەن بە بەردەوامی دوایی چەندین جار لەگەڵ ڤیددیۆکە لێ بدەنەوە ڕاهێنانی تر بکەن یاخود ڕەنگە ئەمانەی من ڕاهێنانەکان کەم بێ یاخود تۆنەکان کەمن گەر ئێوە بتوانن تۆنەکان زیاتر بەکاربێنن ئەوە بە خۆتان باشترە دڵنیام سوودی زۆر باشی لێ دەبینن بێگومان ڕەنگە منیش لەبەرەوەی
لەم دوایانەیە خۆم تووشی کۆرۆنا بووم کەمێک قورگ و سیەکانم هێشتا هیلاکن ڕەنگە نەتوانم هەموو پرۆڤەکان بەتەواتی بکەم بەڵام تکایە ئێوە بتوانن ئەگەر من بێت و 3 تۆن 4 تۆنم تبێ ئێوە بتوانن بەرزتر بیڵێن نزمتر بیڵێن هەموو گێڕەکانی قوڕکتان بگۆڕن بتوانن پرۆڤەی پێ بکەن بەڵام تکایە ئەگەر هیلاکی قوڕیت بەکەمترین تۆن تەمرینکە یەکسەر مەچۆ مەسەلەن ئۆکتاڤێ بڕۆ تۆ قورگە تەواو نییە بە 3-4 تۆن بڕۆ دوای بیکە بە 5 دوای بیکە بە 6 دیسانەوە کەمتر وەرەوە بە کەمترین دەست پێ بکەرەوە ئەگەر زانیت کێشە و نییە هیلاکت ناکا قورگە پاشان وەرە بڕۆ بۆ ئۆکتاڤ لە ئۆکتاڤەکە کێشەت نییە ئەنج بڕۆ بۆ ئۆکتاڤنی و تکای ئاگاداری ئەم حاڵەتانە بن لەبەرەوەی مەرجنیێت و هەموو جارێ ڕاهێنانەکەی سوود بە قورگە بگەێنی هەنێک جار ئێمە قورگمان خۆی لە خۆیان هیلاکە ئەمانەوێ ڕاهێنانی پێ بکەین باش بە بەڵام هەنێ ڕاهێنان مەرج نییە گەر زۆر زۆری بکەی سوودی لێ بینی ڕێز ئەمیل سەعید کوردە قبولکەن هیوادارم سووتان لە ڤیدیۆکەم بینی بێت سووتان لە ڕێنمایەکە بینی بێت هیوای قوڕیەکی باش و تەندروست بن دووربن لە نەخۆشی و لە ناخۆشی و لە دەنگی ناخۆش تکایە هەچ پرسیارێکتان هەبوو توانن لە کۆمنت داینێن و یاخود ئەتوانن بۆ amalkurda@hotmail.com بە ئیمێڵە بۆم بنێرن هەر پرسیارێکت هەبوو تکایە لە سوشل میدیاوە هەم ڕێزی ئەمەلی سعید کوردە قبولکەن هیوادارم توانی بێتم سوودێکم گەیان دەبێ بە ئێوەی بەڕێزم ڕۆ